خۆشەویستان لە تەوەری دووەمی پرۆگرامەکەماندا باس لە بابەتێکی گرنگ و هەنووکەیەکەین کە دەبێت هەمیشە حزوری هەبێ لە ژیانی هەر تاک و هەر کۆمەڵگەیەکدا. ئێمە ڕۆ بە تایبەت باس لە کۆمەڵگەی کوردەواری خۆمانەکەین، ئەویش کە بریتە لە گیانی برایەتی لە نێو گەلی کووردا. بەڕاستی گەلی کورد گەلێکە کە با بڵین متەئسیرە لەژێر یا با بڵین کاریگەرە بە ئاینی پیرۆزی ئیسلام لە سەدا 90-95 بۆ سەرەوەی هەموو ڕەفتارەکانی لە کۆن و لە ئێستادا کاریگەر بۆ بە ئاینی پیرۆزی ئیسلام. ئاینی پیرۆزی ئیسلامیش گرنگێکی زۆری داوە بە برایەتی، یعنی هەر پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەککە کاتێک کۆچەکە بۆ مەدینە برایەتی لە نێوان کۆچ کوردوان و ئەوانەی کە جێنشینن کە مهاجرین و ئەنسارن هی دروستەکە کا بێمە پایەکی گرنگە لە نێو کۆمەڵگەدا. ئەم برایەتی حزورێکی گەورەی هەبوو لە نێوگەلی کورداوە هاوکارم ئاماژەی پێکرد پێشتریش، ینی لە کاتی ڕووداوەکانە لە کاتی ناخۆشیەکانە هەم لە نێوخۆ هەم لە هەموو پارچەکانی دیکەی کوردستان کورد بەدەمیەکەوە. بۆ لەسەر ئەم بابەتە گفتوگوی زیاترەکەین بە میوانداری زۆر بەڕێز شێخ عەدنان خەرپانەیی مامۆستای ئاینی کە ڕاستە و خۆ بەسپاسەوە لە ستودیۆکانمان لە هەڵەبجە لەگەڵمانە. مامۆستا گیان سڵاوی خوات دەبێت. السلام ورحمة الله وبركاته. مامۆستای بەڕێز، ئەگەر لەسەر چەمکی برایەتی بۆمان بدوێی، ینی گرنگی چەمکی برایەتی لە ئیسلامە چییە و لە نێو گەلی کووردا ئەم چەمکە بەگشتی چۆن ڕەنگی داوەتەوە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سڵاوی خوای گەورە لێەوەی بەڕێز و بینەرانی بەڕێز بێ، دەستخۆشیتان لێکم بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە گرنگەیە. دینی ئیسلام سەرەتا کە هاتووەکو جەنابەت تیشکت خستە سەری، گەورەترین خاڵ و گرنگترین خاڵ بریتیە لە برایەتی. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا فەرمێ إنما المؤمنون إخوة، تەنها ئیماندارەکان برای یەکترن. ئەم ئینەمایە لە لوغەی عەرەبیە بە حەسر و بە قەسر هاتووە، کەواتە گرنگترین شتێک بۆ ئێمە بۆ پێکەوەبوون و بۆ سەرکەوتن و بۆ ژیانێکی شایستە و بۆ دینداریمان گرنگەکەوە ئێمە لە هەموو کایەکانی ژیانمانە ئاگامان لە برایەتی بێ. کاتێکەوە برایەتی هەبوو لە نێوانمانە، ڕێز و حورمەت هەبوو لە نێوانمانە، هەموو کایەکانی ژیانمان سەلامەتە بێ. بەڵام کاتێککە بە پێچانەوە ببینین برایەتیمان لە کەدار بێ، ئاشتی کۆمەڵایەتی نامێنێ و ژیانیشمان ترش و تاڵە بێ و پێکەوەبوونیشمان کاڵە بێتەوە دوورەکەوینەوە لێک. بۆیە زۆر گرنگە بەڕاستی ئینسانی بڕوادار هەر کارێکە ئەیکا چاوی لە برایەتی بێ، چونکە ئێمە ئاینی ئیسلام فێری کردوین. ئاینی ئیسلام هانمانەدا فەرمایشتەکانی پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وسەلام تەئکید دەکاتەوە لەسەرەوەی کەوا گەر بمانەوێ عەبدایەتی و بەندایەتی بکەین، گەر بمانەوێتەوە بەخۆشی بژین، گرنگە برایەتیمان لە کەدار نەکەین. زۆر باشە مامۆستایان، بینە سەر گەلی کورد ئەم برایەتیە چۆن هەڵدەسەنگین لە نێو گەلی کووردا لە بەدرێژایی ڕووداوە ڕێژوویەکان، بە درێژایی ئەو کارەساتانەی کە بەسەرماندا هاتووە هەمیشە بەردەوام ئەم گیانی برایەتیە بوونی هەبووە و لەگەڵیشیدا بەدەمەوە چوون و هاوکاریکردن هەبووە. گوێ نەدراوە بەوەی کە ئەمە کوردێکی ڕۆژەڵاتە، کوردێکی باکوورە باشوورە، هەمیشە بەردەوام سنوورەکانی تێپەڕاندوو ئەم برایەتیە چێنراوە. لەوانەیە ڕووداوێک شتێک هەبوو بێت لێرە لێ، بەڵام هەمیشە بەردەوام نەبووە تەبعیسیەوەی کە ئەم برایەتیە کاڵ بێتەوە لە نێو گەلی کووردا. بەڕێستان چۆن ئەمە هەڵدەسەنگێنن؟ بەڵێ خۆی ئاینی ئیسلام فێرمانەکەکەوە ئێمە برایەتی بکەین. هەر کاتێ دینداریمان کامڵ بوو لەگەڵ هەموو بەشەکانە، ئێمە یەک پارچین، یەک جەستەین هەمومان. کاتێکەوە کێشەیە لە جەستەیە دروستە بێ هەمووی ئازاری پێ بگا. بۆیە لە هەر چوار پارچەکەی کوردستان بێ، لە هەر شوێنێکی کەی ئەم دنیا بێ، هەر بڕوادارێ پێشە مشتەی ئینسان وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، پەروەردگار ڕێزی لە هەموو بەنی ئادەم داناوە. بەڵام ئێمە شتێکمان هەیە کە زۆر گرنگە ئاگامان لێ بێ. ئێمە زۆر جار دراوسێمان هەیە، سێ مافی هەیە بەسەرمانەوە، دراوسەی ماڵ بێ، دوکان بێ، باخ بێ و هەروەها وڵاتەکەشمان بێ. یەکەمیان مافی ئیمانداری، ئەمە یەک. مافی دراوسەیەتی، مافی خزمەتی هەیە، دوو دانێ هەیە. هەر خزمە و دراوسەیە مسلمانی هەیە، یەک دانێ هەیە تەنها خزمە. بۆیە ئێمە وەکو کورد هەمیشە باجمان داوە لەم قەزیا لەبەر خاترەوەی لێبوردنمان هەبوو بەرامبەر بە یەکتر.
ئەمەش بۆتە هۆکاری ئەوەی کەوا هەمیشە پێکەوە بووین لە هەر شوێنێکە لە هەر پارچەیەکە لە هەر وڵاتێکە هەر کوردێ هەر مسلمانی ئازاری پێچەشت بێ ئێمە وەکو کورد ئەبینین ئازار بە دڵمان گەشتووە بۆیە ئازاردانی هەر مسلمانێ ئەوە بەڕاستی خوای گەورە خۆی پەروەردگار تووڕەکەن و پەروەردگار خۆی یێتە وەڵام بۆیە زۆر قەزیە هەیە کە بەڕاستی لێبوردەیی لە نێو گەلی کورددا ئەگەر لێبوردەیی نەبووە بەڕاستی نەمانەتوانی بژین کە زۆر ناڕەحەتی بەسەرمانە هاتووە بە نمونە سەدام حسین چی کرد پێمان بەڵام ئێمە کاتێک ئەوان تووشی قەیرانە بنگوێ نادەینەوە بڵین وەڵا ئەمە عەرەبە ئێران باوەشی بۆ کردینەوە ئەمە نابێ گوێ بینەوە بڵین وەڵا ئەو فڵانە ئەم لا فڵانە بەڵام گرنگ ئەوەیە برایەتیمان تێک نەدەین و ئاگادار بین لێی و هەروەها هەر کاتێک کە هەستمان بەم برایەتی کرد و تاموچێشمان لێ بینی دڵنیابی ناتوانین ئازاری مێشولەیەکیش بین ئازاری مێلورەیەکیش بین. بەڵێ مامۆستای بەڕێز ینی چەمکی برایەتی زۆری هەیە هەر قسە نییە ینی بێگومان کرداریشی لەگەڵای ئەکرێ ینی وەکو بنەمایەک بۆ برایەتی فرمودەیەکی شیرینی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم باز لەواکە هەرچی بۆ خۆتان پێخۆشە هەرچی لە هەموو بوارێکە بۆ برا مسلمانەکەشتان پێتان خۆش بێ هەرچی بۆ خۆتان پێتان ناخۆشە بۆ بەرامبەرەکەتان و بۆ برا مسلمانەکەشتان پێتان ناخۆش بێ ئەکرێ ئەمە بکەینە وەکو بڵێ پایەکی سەرەکی برایەتی بۆی ببێتە کردار. بەڵێ خۆی دینی ئیسلام کردارە کاتێک ئێمە هەر شتێکەڵی نەوێ بە کرداریش بیسەلمێنین. برایە گوتی چوومە دەرەوەی وڵات بۆ خوێندن ڕۆشتم بینیم لە یەکێک لە شوێنە گەورەکانە ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا نووسراوە عەلەیهی سەڵات وەسەلام کە ئیمانی ئێوە کامڵ نییە و دامەزراو نییە تا ئەوەی بۆ خۆتان پێتان خۆشە بۆ برا مسلمانەکەشتان پێتان خۆش نەبێ. ئەمە زۆر گرنگە بەڕێزم ئەمە زۆر ئەساسە کەوا ئێمە هەز نەکەین کەس ئازار بچەژێ نابێ حەز بکەین کەس لە نەخۆشی و ناخۆشییا بێ کاتێک کە تێرین بیر لەوە بکەینەوە حەمدی خوا بکەین کە دەرودراوسێکەشمان تێرە کاتێکە لە خۆشیان حەمدی خوا بکەین بڵین دەرودراوسێکەشمان لە خۆشیە. ئەمە چمکێکی زۆر گرنگە وەکو جەناب و کە ئاماژۆ پێکە چونکە فەرمێ لا یؤمن أحدکم ئیمانی ئێوە هیچ کام کامڵ نابێ هەتا ئەوەی کە بۆ خۆی پێی خۆشە بۆ دەروبەریشی پێی خۆش نەبێت کەواتە ئێمە نابێ ئەگەر ئازاری کەسێکماندا کەواتەوە برایەتیمان دینداریمان لەکەدارە چونکە ئازاری ئەوماندا ئەبێ هەز بۆ ئازارە بکەین بۆ خۆمان نابێ ئازاری کەس بین ئەبێ خۆشی و شادیمان بۆ دەوروبەر بێ بە تایبەت نێو کووردا قیسە و بەسەراتی زۆر جوان هەیە وتەی پێشینان زۆر جوان هەیە لەسەرەوەی کەوا پێشینانی ئێمە چۆن مامەڵیان لەگەڵ یەکا کردو بەڕاستی نمونەیەکەی حەزەکەم بیگێڕمەوە هەر لە چوار پارچەی کوردستانی خۆمانە دوو گەنج شەڕیانە بێ ئەم دوو گەنجەیە کە شەڕیانە بێ بەدەسەن قەس نابێت لە وەکو زل لێدانێ بۆ کز لێدانە کا مقابلی ئەمرێ دوای ئەوەی کە کەسێکی ناوداری ئەم کوردستانەیە کەوێتە بینەوە بۆی کەوە ئاشتایی دروست بکە طبعاً و کاتە ڕێز و حرمەتی گەورەکان زۆر زیاتر بووە زۆر گەورەتر بووە یعنی حسابیان بۆ قسەکەیان کردووە دوای ئەوە کوڕێکی گەورەی خۆی ناردووە ئەم بکوژەکەشی ناردووتەتی ئەمەیە بینێرن بۆیە بیکەن بە زاوای خۆیان لەبەرەوە کورد ئێمە دیندارین و هەروەها هاوزوبانیشین کێشە دروست نەبێت لە بینمانە ئەم پیاوە کوڕە گەورەکەی خۆی بکوژەکە ئەنێرێ بۆ ئێران ئەچێتە ئەوێ لەوێ ئەڵێ بە گەورەی ئەو لادەیە ئەڵێ من فڵانە کەس نردومێمە بکوژەکەی دەستان قەزنەی کوشتووە لەبەر ئەوەی کەوا وەکو شتێک لە دڵمانە دروست نەبێ داوای کردو بیکەن بە زاوای خۆتەوە ئەوەی کەم بە زاوای خۆمە بێن نەڕاتوە تا ئەم شەو مارێشی ببڕین و بیشی گوازێتەوە چونکە ئێمە مسلمانیشین وە کوردیشین. زۆر باشە مامۆستا تا چەند گرنگە ئەم برایەتیە لە خزم و کەسە نزیکەکانەوە دەست پێ بکە لە براکەیەوە دەست پێ بکە هەمیشە بەردەوام لەوانەیە کەسانێکە بن بۆ دەرەوەی خزم و برا و کەسوکاری خۆی ئەم برایەتی لە ناخیدا هەبێ بەڵام لەوانەیە بۆی ڕووداوێکەوە بەهۆی کێشەیەکەوە لەگەڵ براکەی لەگەڵ دراوسەکەی لەگەڵ خزمەکەی دڵعاتزبوونێک بوونی هەبوو بێت تۆزێکم برایەتە کابوو بێت و یاخود قسەی لەگەڵ براکەی لەگەڵ خزمەکەی دانەکات ئەمە تا چەند گرنگە لە نزیکەکانمانەوە دەست پێ بکەین ئەم گیانی برایەتی و هاوکاری و بەدەمەوچوونە. زۆر زۆر جوانە بە تایبەت لەمڕۆدا قەزەی ژن و ژنخوازیەکێکە لە هۆکارانی کەوا شیرازی خزمەتی تێکەدا کەسێک کە چێت داوای کچێت لە خزمێکی خۆیانەکە ئامۆزایەتی خاڵۆزایەتی پورزایەتی هەر کەسێکی هەیە دوای کاتێک کە قەدەری خواوە ئابێ ئەم دوانە پێکەوە ناگونجن کە تەلاقیەتە کایەوە ئیتر ئەم دوانە بنە دوژمنیە کەمە زۆر خەتەرە
ئەمە قەدەری خۆی هاتۆتە پێش نیکاح بۆ پێکەوە ژیانە تەلاقیش بۆیە کە ئەم دوانە لە ئاگری لە دۆزەخا نەژین. ئەمە شریعەتی ئیسلام دایناوە ناکرێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەمە خاڵۆمە دێ، فەرمووی بە سەعدی ودوتی ئەمە خاڵۆمە دێوەش خاڵی خۆتان پیشانی من بن. ئەمە مامە مادی بزانم کامە مامی ئێوەیە. یعنی خۆ گرفتیش هەبووە لەو بەینا، بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمە قودوەیە کە ئێمە فێرەکە و ئاتی ذەل قوربا حەقەه، و یەکێ لە حەقەکانی خزمەتی سیلەی ڕەحمە، نەک قەتعی سیلەی ڕەحمکردن بەهۆی سەبەبێکی کورتی ژیانەوە تێکی بین، بەڕاستی ئەچێتە قاڵبی حرام و ئەچێتە قاڵبێکەوە کە لە شریعەتی ئیسلامە جێی نابێتەوە. بۆیە گرنگە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی هەر کەسێ تەرکی قسەکردن لەگەڵ هەر برایەکی خۆیان بکا 3 شەو و 3 ڕۆژ، ئەو کەسێ ئەگەر مرد ناچێتە باشتەوە. عنی کردەوەکانیشی بەرز نابێتەوە بۆ ئاسمان، کە ئەمە زۆر گرنگانی خزمەتی ئەبێ ئێمە لێبوردنمان هەبێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام 7 عوزر بێنەرەوە بۆ براکەت. کابرا کێشەی بۆ دروستێ بەڵە تەلەفۆنم کرد هەڵی نەگرت، چوم تەقەما لە دەرگای ماڵی دەرگای نەکردەوە، چوم ماڵەکەی دەموچاوی یابوو بە یەکە فلانە تووڕە بوو. یعنی ئەبێت تۆ شت بدۆزیتەوە بۆم بڵێ لەوانەیە وەحدەی پێنەبێ، لەوانەیە ئێستا کێشەیەکیان لە ماڵەوە هەبێ، لەوانەیە لەگەڵ خێزانە دەمەقاڵێکی بوو بێ، لەوانەیە توانای نەبوو بێکەوە میوانداری من بکە، یا ئەم دوانە نەگونجان بەیەکەوە باشی باشترە کە جیا بنەوە تاوەکو کێشەکان زیاتر قوڵ بێتەوە. بۆیە گرنگە ئینسانی بڕوادار هەمیشە لێبوردن بێ، کە لێبوردەیی هەبوو برایەتیشە بێ، لێبوردەیش نەبێ برایەتی بە هەموو هەرگیز سەرکەوتوو نابێ. بەڵێ مامۆستای بەڕێز، تا چەند ڕۆڵی ڕیشسپی و گەورەکان و پیاماقوڵان و مامۆستایانی بەڕێزی ئاینی لەم بابەتەیە گرنگە و بەرجەستابێ؟ بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردووە دیاردەیەکی نامۆ کە تەواوی خەڵکی لەوانێ بڵم بێزار و تاقت کرد، ڕوویدا ئەوژەوە بوو کە کۆمەڵێک گەنجی کۆڵبەری کوردستانی ڕۆژهەڵات لەلایەن پاسەوانی سنووری با بڵین هەرێمی کوردستانەوە دەستگیر کراون و بە جۆرێک لە جۆرەکان ئەوەی دەوترێت ئەشکەنجە دراون و سوکایەتیان پێکرا. لەمەیە ئەنی شتێکی زۆر جوانمان لە بەرامبەر ئەمە بینی. مامۆستایانی بەڕێزی ئاینی ڕیشسپیان و پیاماقوڵان لە پارێزگای هەڵەبجە هەستان لەسەر ئەمە قسەیان کرد و باسییان لەوە کرد کە ئەو گەنجانە ڕۆڵەی ئەمانن، ئێمە کوردستانی باشوور و ڕۆژهەڵات ئێمە لێمان قەوماوە، ئەوان دەرگایان بۆ کردوونەتەوە، لەوانەیە ئێستا ئەوان بە جۆرێک لە جۆرەکان لە هەندێک بحنەتا بن، ئێمە دەرگامان کردوتەوە. ئەمە ئەرکی سەرشانە بەرامبەر یەکتری. یعنی تا چەند ڕۆڵی کەسانی ناو کۆمەڵگە کەسە دیارەکان گرنگە لە چەسپاندنی برایەتیە. خۆی ئەڵە کوردواتەنی ئەڵە چەند بێت چەقەڵ نابێ، ینی دنیا شەبێت کێشەی تیابێ، بەڵام گرنگ ئەوەی ئینسان دان بە هەڵا بنێ و داوای لێبوردن بکە و هەوڵیش با، وەکو جەنابەت فەرموو مامۆستایانی مێزەرسپی بە تایبەت شاری هەڵەبجە کە شاری ئاشتی و پێکەوە ژیانە، شاری زانایانە، هەمیشە دەستپێشخەری زانایان و پیاماقوڵان و ڕیسپیەکان کاریگەرێکی زۆری هەبوو لەسەر ژیانی ئەم خەڵکە لەگەڵ دەرو دراوسەکانمانە، لەگەڵ دەوروبەرمانە. بەڕاستی خۆی زوو هاتنە پێشەوە و زوو قسەکردن لەسەر ئەم بابەتێ بۆی کەواتە شەنەنەکە زۆر گرنگە، نەهێڵرێت کۆمەڵێک ئەمە بقۆزنەوە و نوتیژی دروست بکەن، دەستیان خۆش بێ و هەمیشە و ئەمە یەکەم جار نەبوو و ئاخیر جاریش نابێ. زۆر گرنگە بۆی کەوا ئێمە ئەوانە کرێکاریەکەن. پێغەمبەری خوا فەرمی هذه يد يحبه الله ورسوله، ئەمە دەستێکە خوا پێغەمبەری خوا خۆشیەوێ. ئیتر لە هەر شوێنێکە هەیە، بەتایبەت ئێمە هاوزوبانین، ئیتر خەڵکانێک لە کاتی هەڵچوونێکە ئەویان کردووە هەڵیان کردووە بێ ئەترافکەن بڵێن هەڵەمان کردووە. زۆر ئاساییە ئەوان ئەبێ گرنگترین خاڵ ئێمە وەفامان هەبێ بەرامبەر بە کەسێک کە چاکەی لەگەڵا کردوین، بەتایبەتەوە برایانە کە هەمیشە دەرگایان کردوێتەوە بۆمان، دەرگایان واڵا بووە، هی خۆیان ماڵیان مناڵیان کاریان لە هەر کات و ساتێکی ناڕەحەتیان ڕوومان تێکردبوون، دەرگایان بە ڕوومان ئادانەخستووە و زۆر گرنگە ئێمە نەهێڵین دەسانێکی پیس و چەپەڵ کاریگەری دروست بکەن لەسەر ئەم برایەتی و ئەم خۆشەویستەی کە لە نێوان ئێمە و برایانەمانە هەمانە. زۆر باشە مامۆستا، تا چەند گرنگە هاوشانی عیبادەتەکانی دیکە ئەو عیبادەتانی کە ئەیکەین چ لە مانگی پیرۆزی ڕەمەزان بێ یاخود هەر عیبادەتێکی دیکە، زۆرێک موسڵمان هەن کە هەموو نوێژەکانی لە نێو مزگەوتە ئەنجام دەدات، بە جەماعەت ئەنجامی دەدات. ئەمەی کە عیبادەتانە لە کار و کردەوەکانی شیاڕەنگ بداتەوە و بەهاناوەچوون و هاوکاری براکانی دراوسیان هەر کەسێکی دیکە هەبێت، زۆر جا برایەتی بەشێکە لەوەی کە هاوکاری بە دەمەوچوون هەبێت لە نێوان ئەم موسڵمانانە، لە نێوان ئەم خزم و کەسانی کە لە دەوری یەکتریدا هەن.
بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک ویستی هیجرەت کات چوە لای ئەبوو بەکری سەدیق هەموو ماڵ و سەرۆت سامانەکەی هێنایە خزمەتی ڕەفیقایەتی لێوە ئەبێ ئێمە کە بەدەمیەکەوە بوون لێوە ئێمە تێبگەین ئیمامی ئەبوو بەکرە چووە پێشەوە هاتە لای ڕاستیە چووە لای چەپیە چووە دواوە نەبادا ئەچووە پێشەوەی نەک لە دواوە زەربە بگەین پێغەمبەری خوا لای ڕاست بە هەمان شێوازێکی لە پیاوچاکان کە ڕەفیقێکی بێ زۆر تێکەڵن پێکەوە ئیتر یعنی هیچ شتێکیان نهێنی نییە لە بینە هەتا ڕۆژێک براکەی ئەچێت داوای لێکاڵە ئەوی ڕاستی بێ نەبووم تۆزێ پارەم بیتێ بە قەرز ئەمیش پارەکەی پێدا و شەو دەست بە گریانەکە داوای لێبوردن لە خوا کاڵێ خوای لێم ببووری من چەندێکە تێکەڵم لەگەڵ ئەم برایەمە برسی و نەبووە پێم نەزانی و یعنی بەڕاستی ئێمە ئەبێ ئاگا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هانمانەدا فەرمێ ئەگەر چێشتەکەتان تۆزی ئاوتان تێکرد بێ ئاگاتان لە دراوسێکەتان بێ بۆ چییە؟ بۆ دروستبوونی خۆشەویستی خۆقاپێکێکی دروست ناکە بەڵام خۆشەویستی دروستەکە سەلامکردنمان بۆ چییە کە ئەڵێنە سەلام عەلەیکم یعنی ئەمن و ئەمان و ئاسایش لە منەوە بۆ تۆ بڕواتان بێ گەورەترین کێشە هەبووە هەر لە بینی ژن و پیاوە لە بینی دایک و مناڵە لە بینی دراوسێ و خزم و کەسە بە یەک سەلامی زەردەخەنە هیچ کێشەکان نەماوە ئارامی ڕووی کردوتە دڵەکانەوە ئێچجا ئەوەی کەوا تۆ بتوانی هاوکاری کەسێکی نەبوو بکەی ئەو دوێنێ یارمەتی تۆ یاوە با تۆ شەمڕۆ یارمەتی ئەو بێ ئەگەر ناشتوانی قسێکی خێری بۆ بکە ئەگەر ناشتوانی فەلیەقول خێرەن ئەو لیەسموت با بێ زەحمەت ئازاری نەدەی ناڕەحەتی نەکەی گرفت بۆ ژیانی دروست نەکەی بۆیە زۆر گرنگە حەچیەکمان پێکرێ بتوانین هاوکاری یەکتری بکەین هەم بۆ دینمان هەم بۆ قیامەتیشمان بۆ ژینیشمان سود و کەڵکێ بێ ئینشاءڵڵا. بەڵێ جەنابی مامۆستا برایەتی خۆمانە زانین و جەنابیشت لە درێژەی قسەکان تا باست کرد کە چەندێک سوود و منفعەت و قازانجی هەیە بۆ نێو تاکەکانی کۆمەلگا بەس ئەگەر خوا نەخواستە ینی کامل سواس بۆخوا لە میلەتی کورد دەبەروی کاریگەرە بەینی پیرۆزیسلام دوورە بەس ئەگەر لە بری برایەتی بابەتێکی دیکە جێگەی بگرێتەوە کۆمەلگە بەرەو کوێ ئەڕوا یعنی ئەگە برایەتی حزوری نەبێ لە نێو تاکەکانی کۆمەلگەیە کۆمەلگە بەرەو کوێ ئەڕوا بەڕاست بەڕاستی کۆمەلگایەکی شپرس دەرەچێت کۆمەلگایەک واتێکە چێ کە بە سەد زانە ناتوانێت ئەو بەردەیە کە خراوەتە ناوی ئەو ئاو لێڵی کردو دەری بهێننەوە بەڕاستی برایەتی کۆڵەکەیەکی زۆر گرنگە بۆ ژیان بۆ دینداریمان بۆ پێکەوە بوونمان ئەگەر کەسێک کات خوا نەخواسێ ویستی ئەم برایەتی تێکبا بێ زانایانە و حەکیمانە و دانایانە مامەڵی لەگەڵا بکەین لە کاتی تەوافە ئیبراهیمی کوڕی ئەدهەم کەسێکی منافق و دووڕوو ئەچێت لە دواوە یەک شەقەڵەدا لە ئیبراهیمی کوڕی ئەدهەم کە لە ئەکاتەوە بزانی کێ ئازاریەدا ئەڵێ هەی منافق ئەمە تۆی بە ئیبراهیمی کوڕی ئەدهەم ئەڵێ ئەوش ڕووی تێکاڵە بەڕاستی بەس تۆ منت ناسیوە بەس تۆ منت ناسیوە کۆتایی بە کێشەکە هێنا نەئەکرا ئیبراهیمی کوڕی ئەدەم دیفاع لە خۆی بکات ئەویتە ما هەڵە تێگەشتنێک هەیە لە نێوانی من و ئەوە دەی دوایی کابرا داوای لێبوردنی کردی بەڕاستی من بە هەڵە تێگەشتوم لە تۆ چی تێچێ گەر کەسێک بە هەڵە غیبەتێکی کردین بۆتانێکی بۆ دروستکردن حەکیمانە مامەڵی لەگەڵا بکەین بۆی کەوا ئەم گرفتەیە تەشەنە نەسێنێ و هەروە ڕیشک دانەکوتێ و خاڵێکی زۆر گرنگە ئێمە ئاگامان لێبێ من پیاوێک بەس شتێکی خۆی گێڕایەوە زۆر کاریگەری دروست کرد لەسەر دڵم ئەوی شەوەیە گرفتە کۆمەڵایەتیەکان نەهێڵین مناڵەکانمان پێی بزانێ کەسێک خراپەیەکمان لەگەڵاکە بۆ مناڵەکەم بزانێ بۆچی ماڵ و مناڵیش بچن ئەو کاتێک گرفتەکە پەلە کێشێ مناڵی ئەو بۆ مناڵی من دواییەتە خوارەوە پیاوێک سوێنی خوار وتی پیاوێک باین کردم وتی هەر مامۆسایەکی ئاینی بوتی ئابێ زەحمەت تۆزە ئیشم پێتەیە وتم فەرموو وتیم زانی پرسیاری شەرعی هەیە وتی تۆ بۆ ئەوە ڕێز لە منەگری وتی وەڵا ئای مامۆسای ئاینی و دینەکەمان فێری گرتوین ڕێز لەمو کەسێ بگرین تی تۆ زانی من لەگەڵ باوکتا دوژمنایەتی مێوتی ناوەڵا دوژمنایەتی چی تی بڕات بێ لەگەڵ باوکتا تەقەمان لە یەکتر کردووە یعنی هەوڵماندا و لە شوێنێکە یەکتر هاچکانمان دەست پێش خەریب بکات زوو یەکتر بکوژین ئەی چۆن وتی وەڵای تایسە باوکم شتیوای نەوتوە وتی ڕۆژتمەوتم بە باوکم تم باوکە شتێکی وابە بۆ بە منت نەوت تی ڕۆڵە گیان ئەبێ قەتعی ئەم فیتنەیە بکەین نەک من بیڵێم بە ئێوە چ سوودێکم دەستەکەوە بیڵێم بە ئێوە بۆی ئەمە ئێوە لە دایک نەبوون ئەمە لە بینی من ئەو پیاوە هەبووە بەڵام نەمهێڵاوە ئێوە بزانن بۆی کەوا ئێوە لە ژیانێکی ئەمن و ئەمان نابژین زۆر باشە مامۆستا هەر لەم ڕووداوەدا ئەوەی کە گرنگە ئەوەیە کە کەسانێکگەن هەمیشە بەردەوام دەستی خێریان هەیە لە برایەتی لە چاندنی برایەتی لە سوڵحی ئەشایری ئەمە تا چەند گرنگە لە ئاینی پیرۆزی ئیسلامداوە بێگومان خێر و پاداشتێکی گەورەی هەیە کە ئەو کەسانە هەمیشە بەردەوام هەڵدەدەن یەکریزی و برایەتی بچێنن لە نێو تاکەکانی موسڵماناندا
ئیسلاح و ذاتی البین کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەیەکێ لە کردەوە هەرە زۆر باشەکان کە باسیەکە زۆر گرنگە. عنی بەڕاستی ئێمە گەر مێزەرسپیەکان و ڕیشسپیەکان و حەکیم و داناکان نەبێ هەموو کۆڵانێ تووشی گرفت و دوژمنایەتی ئەبێ. بۆیە قسەی خێرکردن من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا لما خيرترو جورة براوي بين لشونيش جورة تريكا للرجو قرتن جورة تريكا للجماعات جورة تريكا أمانة كما عبداتك إنسان بيني خوي خوايكا بلا إصلاحي بيني خلقي زور أساسا بيا كيوت كوت ما بيني بلين زوايك وخزوريا أم أريد زاوكي من أوايكر شيء خزوري من أوا ما ملايكر واي بيوت ماش كان ويت هموش تكان بعكس جراو خەزورەکەوت یارێ باشە من ئەهەمە پەتپەتیە بە زاواکەمەکەم بۆ زاواکەم ڕێدێکی خراپی نییە زاواکەشی وتی وڵی نازانم من ئەمە قسە ناشرینە بە خەزورە مەڵێم چۆن خەزورم ئاوا وەڵامەداتەوە دێمە کێ دەوری بینی لەم بەینا ئەم کەسە کە سوڵحی ئەم دوانەی کرد خۆشەویستێکی زۆری دروست کرد کێشەکەشی لە بینانانە هێڵا بۆیە زۆر گرنگە ئەگەر دراوسێتە دراوسێ باختە دراوسێ دوکانتە کۆمەڵانێکن دڵنەخۆشن منافقن دووڕوون حەزیان لێ گرفت دروستکەن بەڵامە بێ ئێمە حەکیمانە مامەڵە بکەین دەرگای ئەو فیتنە داخێنی و بکەینە خۆشی و شادی بۆ یەکتر. بەڵێ جەنابی مامۆستا خۆی پەروەردگار بە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم وما أرسلناك إلا رحمة للعالمين رحمة بۆ هەموو عالم نەک بۆ تەنها بۆ مسلمانان و لە بەرامبەر هیچی شانیە ینی لە بەرامبەر هیچ مقابلێکانیە ئەمە بکەم بە پرسیارێک ینی لەسەر تەورەکەی خۆمان ئایا برایەتی بەخشینەوەی برایەتی زیادکردنی برایەتی لە نێوان تاکەکانی کۆمەلگایە دەبێت لە بەرامبەر مقابلە بێ ینی من برایەتی لەگەڵ کەسێکەکەم چاوەڕێ ئەو بکەم ئەوش برایەتی لەگەڵ من کایە من بەردەوام بم لەسەر برایەتیکردنی خۆم چاوەڕێ نەکەم ئەو چەند بەرامبەر ئەو برایەتی من برایەتیەکە تا چەند ئەمە ینی بە بڕای ئێوەکو شارەزایەکی ئاینی پیرۆزی ئیسلام گرنگە. بەڵێ گرنگە ئینسان کە چاکەی کرد چاوەڕێ نەکات لە مقابلە چاکە لەگەڵا بکاتەوە. مامۆستای مودەڕیس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە پێناسەی ئیحسانە فەرمێ الإحسان و نسیان الإحسان چاکە ئەوەیە تۆ لەگەڵ کەسێکاکەی لە بیری خۆتی بێتۆ کە چاکە لەگەڵا کردووە چاوەڕێ ئەوە نەکەی سبێ ڕۆژ خەڵکانێکەیە 50 ساڵە سەدەقە و خێرێکی کردووە دوای 50 ساڵەکە پوچەڵێ کاتەوە ولا تبطلوا صدقاتكم بالمن والأذى ئەڵێ چی کورەکاکەوە هیچی نەبووە تا دوێنێ بوو سواڵیە کرد وەڵای من خێرم پێکرد مەرحەبایی ناکە ئێستا ئاوا سیارێکی پێ ئاوە خانووی کڕیوە بۆیە زۆر گرنگە ئێمە ئاگامان لە زارمان بێ کاتێککە چاکەیەکەین چاکە ئەگەر بۆ مقابلەکەی ئەوە کۆمەڵایەتی دنیاە لە دنیا پاداشی خۆ وەرەگری بەڵام ئەگەر ئیخلاص نەبێ ئەگەر بۆ ڕیا بێترەوە شیر کە خوای گەورە پەنامان با لە قیامەت هەمووی درێتەوە بە ناوچاوی هەباء منثورا بەردێک دابنێتە بوتۆزێکی پێوە بێ ئافوویەکی لێکە هەر هەموویە ڕاکردەوەکانیش ئاوا بێ بۆیە ئێمە ئەگەر بمانەوە بۆ خوا هەر چاکەیە بکەین چاوەڕێی مقابل نەکەین کە چاکەمان لەگەڵا بکە بۆ خوایکەین لەبەر خاتری خوا کردومانە پاداشیشمان لەکوێ ئەوێ لە قیامەتە پاداشمانێ بەڵام ئەگەر ڕوومان لە دنیا بێ چاوەڕێ بکەم فڵانە کەس من چاکەی لەگەڵاکەم لەبەرەوە ئیشێکم پێ هەیە لەبەرەوە داخوازیەکم هەیە لەبەرەوە سبێ ڕۆژ ئیشێکم بوو بۆم بکە ئەمانە بەڕاستی غەڵەتنەوە برایەتیشی پێ ناوترێ ئەوە کۆمەڵە کەسانێکی دڵنەخۆشم کارانەکەن لەبەر خاتی دنیاکەین و قەبر و قیامەتیان لە یاد نییە. زۆر سپاس دەکەین مامۆستاگیان مامۆستا عەدنان خەرپانی مامۆستای ئاینی خوای گەورە برایەتی لە ناخی هەموماندا بچێنێ ئینشاءالله زۆر سپاس کەم دەرفەتت بێمە بەخشی ئامین ئینشاءالله بەرنامەکەمان